دێمە زیاتر لەگەڵ لەسەرم بابەتە دەوەسین لەگەڵ دکتۆر بورهان دەروێش سەرۆکی بەشی زانستە سیاسەکان لە زانکۆی کەرکووک. دکتۆر سڵاو لێبێ ئەم کاتت باش سپاس بەوە ئامادەبوونی جەنابەت. دەمێت سەرنجی جەناب بزانم سەبارەت بە کوی ئەو گرژیانی کە ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا کە جەنگێکی ڕاستەوخۆیە. سڵاو لە تۆشەی بەخان لە خۆت و لە بنێران و لە میوانەکەت سپاس دەکەم بۆ بانگێشتان. ئەگەر باسی ئەم شەڕە بکەین جارێ بێ سەرەتا باسی کەین ئەم شەڕە هۆکارەکانی چییە؟ هۆکارەکانی هەمومان دەزانین ئەوەی کە ئاشکرایە ئەم مەلەفی نەوەیەکەیەتی. ئەم شەڕە هێبی خان جیاوازە لە شەڕەکانی پێشوو، یعنی ناکرێ بڵێن وەکو شەڕەکەی ئۆکرانیایە، زۆر جیاوازە لەبەرەوەی شەڕی زەمینی نییە، شەڕی اقتصاد و تەکنۆلۆژیا و زانیاری و معلوماتە. بۆیە ینی شەڕەکە نابەرامبەرە، ئەتوانین بڵێن شەڕێکی زۆر نابەرامبەرە، ینی ئێران بەرامبەر بە ئەو هەموو تەکنۆلۆژیایی ئیسرائیل و ئەمریکا ئەوروپاش ئەگەر پێویست بکە ڕەنگە بێت هاوکاری ئیسرائیل بکە. بۆیە من قەت پێشبینی ئەوە ناکەم ئەم شەڕەش زۆر بخایەنێ. ژمارەی ساروخەکان کۆتاییان پێدێ بەڵێ. باش دکتۆر، ئەوەی کە ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا دروست دەبێت تەنها زیانەکەی بۆ خودی ئەو دوو وڵاتەنە ڕەنگە گرژیەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکرێتەوانێ و ئەم مەترسیەش هەیە و زۆریش باز لەمە دەکرێت دەوترێ دەبێت بەرمەم جەنگە بگیرێت و نابێت بەهێڵڕێ زیاتر بخانێت لەبەرەوەی کە ڕەنگە بگاتە شوێنێک کە بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆلکردنی زەحمەت بێ. کەواتە کوێن بە دیاریکرای ئەو وڵاتانی کە زۆرترین زیانیان بەردەکەوێت لە ناوچەکەدا بەدەر لەو دوو وڵاتە خۆی. بە بۆ سوێنی من ئێمە دوو جۆر بیرکردنەوەی خەڵ، ینی وەکو سیاسی قسەکەین جیاوازە لەگەرەوەی بۆ کادمی من کە کادمیێت بۆ قساکەم پێم وانە ئەم شەڕا گەورە بێتەوە، چکە بۆ چکە دوو بەرە نییە، ینی ئەگەر دوو بەرە بواە بێت و ئێران پشتی هەبوایان خەڵکی لەگەر وایە بە پاکستانیشەوە کە هەردووسێ قسەی کرد و کشایەوە، بۆیە هیچ کەسێک خۆی ناکات بە قوربانی ئێران، ینی قازانجی لەوە نییە بێ بە تەرەفێک لەم شەڕە ئەمریکا بە شەڕێکی گەورەی جیهانی. شەڕەکان ئستەکانە یاریەکان لعبەی سفرین، یعنی ئەوە نییە یەکێک هەموو زەرەرکە یەکێکی زەرەر نەکە. لەم شەڕەیە ئێرانی زەرەرەکە و ئیسرائیلیش زەرەرەکە، لە چیان زۆرتر زەرەرەکەن زۆرتر تەنازولەکەن. بۆیە لە نەتیجەیە من پێم وایە هەر ئێران دەبێ ئیخضاع بکە، ئەویش دەبێت شەڕی مانوونەمانەکە. قسەکانی دکتۆر بورهان بە باشی ناگاتە لای ئێمە هەوڵ دەدەین لە ئامادەبوونی و لە چارەسەرکردنی کێشەکەی بتوانین بۆچوونی ئەویش وەربگین سەبارەت بۆ کێشە ئاڵۆزیانی کە لە نێوان ئیسرائیل و وەروەها ئێراندا هەیە. ئەوەی کە هەیە کار بۆ چارەسەرکردنی کێشەکان دەکرێت و یەکێک لەو پۆینتانی کە بەڕاستی ئەم ڕۆژانە و تا ئەم ڕۆژچاوی لەسرە دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران ئایا ئەم دانوستانانە ئەنجام دەدێت بە چ مەرجێک و چۆن مامەڵە لەگەڵ ئەم دانوستاناندا دەکرێت لەبەرەوەی کە لە بەرامبەردا ئەمریکا دەڵێ دەبێت بە مەرجەکانمان ڕازی بێت بەبێ ئەوەی ئێران هیچ قسەی بکات و هیچ مەرجێکیە بێت. ئێمە مەرجی ئێرانمان قوبڵ نیە، تەنها ئەوەی کە دەبێت تەسلیم بێت و چەکە ئەتۆمیەکانی لەناو بڕێت و لە بەرامبەریشدا ئێران باسێوە کاڵێمە بە هیچ شێوەیەک بە مەرجەکانی ئەمریکا ڕازی نین و ناچینە ژێرباری جۆرە دانوستانێکەوە یاخود ئاشتیەکی بە زۆر سەپێنراو بەسەرماندا. بەڵام هێشتا دۆناڵد ترامپ باسێوەکە دەڵێمە هێشتا کاتمانداوە بە ئێران و دەمانەوێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا بیر بکەنەوانی و قسەی خۆیانە بێت و کاتمان پێداون بۆی بزانین کە دەگەنە چ پۆینتێکووە باسی چی دەکەن. ئەوەی کە هەیە زۆری ئەو بابەتانی کە زۆر چاوی لەسەر بەدەر لە دیوە سیاسەکەی ئەو دۆخە ئابوورێکە لە ناوخۆی هەردوو وڵاتەکەدا دروست بووە ترسی شێ ئەم گرژە ئابووری کە هەیە سەر بکێشێت بۆ وڵاتانی چواردەور و بە دیاریکراوش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە دەزانین کە گەڕووی هورمزێکێکە لەو گەروە گرنگ و کاریگەرانی کا بەدەست ئێرانەوە هەیە و لە بەرامبەردا قسە لەسەر ئەوە دەکرێت. بەڵێ دکتۆر گوێت لە منە هاوکارانم باسیەکەن دکتۆر ئامادەیە. دکتۆر زۆر باشە منیش گوێم لە دەنگی تۆ کاتە بە درێژە بە قسەکانمان دەویستم پرسیاری ئەوەت لێ بۆم باسی ئەوم بۆ بکەیکە گەیشتین ئەوەی کە ئەو گرژیانی کە هەیە ئەو وڵاتانی کە زۆرترین مەترسیان بۆ دروست دەبێت و زیانمەند دەبن بەدەر لە ئێران و ئیسرائیل چ وڵاتێکن؟ من پێم وانە ئەم شەڕە شەڕێکی گەورە بێت و یان بۆ لەبەر چی شەڕەکە گەورە نابێت. یەکەم شەڕەکە شەڕێکی زەمینی نییە بۆیە درێژخایەن نییە
دووەمی شەڕی اقتصادا تەکنۆلۆژیایە معلوماتە زانیاریە ساروخە یعنی ئەویش هەر کۆتایی پێدێ بۆیە لە نەتیجە وە گوتمان ئەم شەڕە ئەتوانی وەکو لعبەیەکی سفری سەیریکەن یعنی ئەوە نیە بڵێ ئێران براوا بێ یان ئیسرائیل براوا بێ ئێران حالیان شەڕی مان و نەمانەکە بۆ ئەوەی بەردەوام بێ لە بەرنامەی ئەتۆمیەکەی ئایا ئەمە چەندێک ڕێگای پێدەن ئەوە نە ڕێگای پێدەن کە ئەگەر لەم شەڕەیە بتوانێت مقاومە بکە و بمینێتەوە بۆیە لە نەتیجەیە تەسەوری ئەوە من ئەەکەم ئەگەر بزانن هەر ئەمینێتەوە ڕەنگە ئەمریکاش بێتە سەرخەت بۆ هاوکاریکردنی ئیسرائیل بۆیە من وایە بینم لە نەتیجەیەکی لە مەودایەکی زۆر دوورنا زۆر نزیکە ئێران ناچارە بێ بەڕێکەوتن لەگەر ئەمریکا و ئیسرائیلە ئیتر ئەوە بۆ ئەوەی هیچ ڕێگای پێدەن بەکاری بێنێ بۆ ئاشتی ئۆتۆمیەکە یان یاخود هەر ناهێلن بمینێ ئەو کاتە لەسەر ئەوە بینێ قووەتی ئێران چەندێ مقاوماکە هیچ وڵاتێک بن پێم وانە بتوانێت هاوکاری ئێران بکە بۆ ئەم شەڕی لەبەرەوەی بۆچی دکتۆر هیچ کەسێک لە قازانجی نییە هیچ وڵاتێک لە قازانجی نییە هاوکاری ئێران بکات چکە ئەگەر چاوەڕێ ئەوەشی بکە بڵێن سڕێشی لێ بۆ ئێران کێشەکەی لەسەر ئەوەی ئۆتۆمی بێ بۆی هەموو چواردەورەکەی ئەترسێت ئێران ئۆتۆمی هەبێ حتا رووسیا و سینیش حەز ناکەن ئۆتۆمی هەبێ هینە ئەو ناوکە ئەو سلاحی هەبێ بۆ ئەو سلاحە چکە خەتەرە بۆیە ناوێرن هیچ وڵاتێک هاوکاری ئێران بکە کەواتە دکتۆر ئێمە ئەتوانین بڵین ئێستا و ئەم ڕۆژانە لەم جەنگی کە جەنگێکی ڕاستەوخۆ لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەیە ئێران بەتەنهایە وایە؟ ئێران دەبێت بەتەنهایە و خۆشی ئەزانێ بەتەنهایە لەبەرەوەی دروست یعنی بەدەستهێنانی ئەو چەکە خەتەرە بۆ لەلای ئەوان لەلای ئەو جیرانانەی هەمویان پیان خەتەرە بۆیە ئەوانیش لەگەر ئەوەیان ئێران بێت ڕێککەوێ ئەمریکاش ئەوێ و ئیسرائیلی شێوێ و هەموو دنیاشانەیە بێت لەسەر مێزی گفتوگۆ ڕازی بێت ڕازیبوونەکەشی چییە ئایا هەر نهائیە نەیبێ بۆ ئاشتیش یان بەکاری نێنە بۆ شتی بە ئاشتیش بۆ تەکنۆلۆژیا باشە دکتۆر کەواتە بۆ سیلاحیش کەواتە تەسەورەکەیت ئێران جنگ هەڵبژێری یاخود دانوستان مادەم بژاردەکانی بەردەستی دانوستانە و لەسەر ئاستی جیهانی شەمان هەوڵ دەدەن بە دانوستان ئەم کێشەیە چارەسەر بە پێشبینی دەکەیت ئێران بێتە سەرمێزی گفتوەکان و بێتە ئەوەی کە دانوستان بکات و واز لە هەموو ئەو مافی امتیازاتانی خۆی بێنێکە خۆی بە مافی خۆی دەزانێت لە دانوستانەکانی ڕابردوودا لەگەڵ ئەمریکا باسی کردو کێشەکە مافی خۆیەتی خۆی نییە ئەوەی بەرامبەر وازداێنی ئەوان بۆچی ئەمڕۆکە ئەمڕۆژیان هەڵبژات بۆ لێدانی ئێران چکە زانیان ئێران لاوازیایە ئەوان بۆیە ڕازی نابن ئیلا بێتە سەر مێزی گفتوگۆ ینی وای لەکە ناساری کەن لە نەتیجەیە دێتە سەر مێزی گفتوگۆ و ڕازیش ئەبێت ئیتر ئەو کاتە نازانم سنێکی دەستکەوتی ئەبێت هەچەنێ زووتر ڕازی بێ من پێم وایە یاخود هەچەنێ لە شەڕەکەی بەهێزتر بێ ئەتوانێت زۆرتر بەدەست بێنێ بۆیە شەڕ هەرە بێ کۆتایی پێدێ شەڕەکە شەڕی زەمینی نییە شەڕەکە کەس دیە هاوکاری ئێرانکە من پێم وایە بۆیە کۆتایی بە شەڕەکە زۆر کاتی مەودایەکی کەم دێ لەبەرەوەی ساروخەکان کۆتایی دەی نردوولایەن باش دکتۆر ئێران زووتر کۆتایی دەچکە ئەمریکا لە پشتی ئیسرائیلە باش کەواتە ئەمریکا هیچ کارتێکی فشاری لانیە بۆ خۆپارێزگاریکردن لە خۆی ئێستا کارتەکانی تاو نەبووە ئەمریکا هیچ پێویستی بەوەنی خۆی پارێزی ئەمریکا کەس خۆی ناوێت لێیدا یعنی ئەگەر ئیسرائیلە بێ خۆی پارێزێ و ئەمریکا ئیسرائیلیش نوێنەری ئەو وڵاتانەیە نوێنەری ئەمریکای ئەوروپایە بەنێرایەتی ئەوان و بەقسەی ئەوان لە ئێرانی باش لە خۆی لێ نەداوە باشە کەواتە ئێمە چۆن نتوانین لە تواناکانی ئێران بڕوانین دکتۆر ئێستا ئەم ڕۆژانە ئێمە زانین کە بەڕاستی ئێستا ئێران نەیهێشتووە هیچ وەڵامێکی ئیسرائیل بەبێ یاخود هیچ هێرشێکی ئیسرائیل بەبێ وەڵام بمێنێتەوانی ئەوەی کە ئەم بەیانیەش بینیمان بەڕاستی دەبینین کە توانای ئێرانیش بە جۆرێک لە جۆرەکان لە ئاستێکدانی بەڕاستی ئاعتیباری بۆ دانەنرێت پێم وایە ئێران ئەوەی هەی بێ لە هێز بەکاری دێنێت کە بۆ شەڕی مەکو بنوتم شاری مان و نەمانە یعنی ساروخەکانی ئیسەڕاستە بەس ینی توانیوێتی بەکاری بێنێ بەس خۆ ئەم هەموو شتێک کۆتایی پێدێ ینی ساروخ هەر چەند هزار بێ 20,000 بێ کۆتایی پێ ینی ئەوە نییە بڵێ هەتا بینی ئەم شەڕە نیم ئەوەی ئەو شوێنە پێکێ ئیسرائیل ئازاری پێ بگە ئەگەر ئەو شەڕە ئەوێ کە پێکای ئەو کاتە ئەمریکا دێتە سەرخەت یعنی لە هەموو حاڵتەکانە
ئێران دژمنی کەی هەیە ینی ئەوە نیە بڵێ بە تەنیا بێ بە پارەی چەند ساڵە ئەمریکا ئۆکرانیا لەگەڵ رووسیا گەورەترین هێزە لە دنیاە مقاومەی کردووە چۆن مقاومەی کردووە بە شەرتێ سنووریان یەکە شەڕی زەمینیشەکە نەکرد تەکنۆلۆژی لەبەرەوەی ئەمریکا ئەوروپا لە پشتین ئەمیان شەڕی زەمینی نییە لەبەرەوە بەس پارەیە و تەکنۆلۆژیایە و سەواریخە لە پارە و تەکنۆلۆژیا و ساروخیش پێم وانەیە نە ئەمریکا زەعیف بێت و نە ئەوروپاش نەتوانێت هاوکاری ئیسرائیلکە بۆیە لە نەتیجەیە هەر دەبێ ڕێکەون ڕێکەوتنەکەش بەو شێوازە بێ هەردوو لا زەرەرەکەن هەردوو لە شەڕ چووکە ماڵوێرانیە قەت داوای ناکەن شەڕ بێ من بەس ئەوە ئەپارڕێمەوە لە هەموو ئەو خەڵکانی عێراق یان لەوانەی دەسەڵاتدارەکان کە خۆیان دوور بگرن لەم شەڕە چکە ئەم شەڕی هەریەمە نە شەڕی عێراقا هیوادارم عێراق تێوێ نەگرێ من قەت باوەڕیش ناکەم عێراق لەم شەڕەوە بگرێ عێراق بالعکس خۆی بە دوور گرتووە هەرێمیش خۆی بە دوور گرتووە هەموو جیهان خۆیان بە دوور گرتووە لەم شەڕە مەعادە ئەم دوو تەرەفە نەبێت. بەڵێ دکتۆر بورهان سوپاس بۆ زانیاریەکانت دەست خۆش سوپاس بۆی کە کۆمەڵێک زانیاریت داوێمە زۆر سوپاس بۆ دکتۆر بورهان دەروێش سەرۆکی بەشی زانستە سیاسەکان لە زانکۆی کەرکووک کاجەنابێ ڕاستەوخۆ بۆ ئەم کاتژمێر بۆ پرسیڕۆژ میوانی کورسات نیوز بوون پرسیڕۆژتان پێشکەشکرا بە هیوان لە ئاشتی و ئارامیدا ژیان بکەن خواتان لەگەڵ.